Sizin araba ile gidemeyeceksiniz. لەو کاتەدا بەڕاستی باڵوێز تووڕەبوو قسەی بە پیاوەکەوت. لە باسەکەماندا باڵوێزی گشتی ئەو دەمی یۆنانستان لە کینیا ڕۆڵێکی گرنگی هەیە. ناوی چی بوو؟ Georgios Kostoulas. بەڵێ، پاش ئەوەی باڵوێز قسەی پێکرد. Dedi bir anlaşma yaptık sizdi anlaşmayı. گوتی ئێمە پەیمانێکمان هەیە، بەڵام ئێوە ئەو پەیمانە پێشێل دەکەن. پیاوەکە گوتی ئێوە دەزانن ئەگەر ناتانەوێ مەڕۆن، بەڵام سەعات دەڕوات. خولەک دەجوڵێت و دەبێت بە سەعاتی 7. ئەو دەمە زۆر شت ڕوون دەبووەوە. ڕەوشەکە مەترسیدار بوو، کەس نەبوو کۆمەکێک بکات. ڕۆڵی کینیایەکانیش باشتر دەردەکەوت کە چەند ڕۆڵێکی خراپە. بەهەرحاڵ چوومە ژوورەوە و ڕەوشەکەم لە بەڕێز ئۆجەلان گەیاند. پرسی باشە بەچی دەچین؟ گوتم 3 ئۆتۆمبیلی کینیایەکان هەیە، بەوانە دەڕۆین. من چووم و تەماشای ئۆتۆمبیلەکانم کرد و پشکنی من و ژمارەکانیانم نووسی. لەوە زۆرتر دەتوانیت چی بکەیت؟ چوومە ژوورەوە گوتم ئەو ئۆتۆمبیلانە هەن. گوتی تەواو دەڕۆین. کاتێک لە باڵێزخانە هاتینە دەرەوە گوتمان ئێمە پێکەوە دەبین. بەڕێز باڵوێزی گشتی، بەڕێز ئۆجەلان و من. نوێنەرانی دەوڵەتی کینیا ئەوەیشیان پەسەند نەکرد. بەڕێز ئۆجەلان چوە ئۆتۆمبیلی ناوەڕاستەوە. من وام دانابوو کە بەڕێز کۆستولاس و ئەو من پێکەوە بین و کوردەکانی هاوڕێی ئۆجەلانیش لە ماشێنی پێشمانەوە بن. بەڵام نەیانێش. کاتێک بەڕێز ئۆجەلان سوار بوو منیش هاتم سوار بم، ڕێگەیان نەدا. بەڕێز باڵوێزی گشتی هات و ڕێگەیان لەویش گرت. گوتیان یەکێکتان دەچنە یەکەمین و ئەوی ترتان دەچنە سێیەمین ئۆتۆمبیلەوە. بەو جۆرە بەرەو فڕۆکەخانە بەڕێکەوتین. ماوەیەک ڕۆشتین و پاشان لە شوێنێک ئەو ئۆتۆمبیلی بەڕێز ئۆجەلانی تێدا بوو لایدا و بەرەو شوێنێکی ترچوو. بە شۆفێرەکە دەڵێن بە دوایدا بڕۆ، بەڵام نایەوێت گوێ لە داخوازەکەی ئێمە بگرێت. بێگومان لەو ڕەوشەدا هیچ ناکرێت. لە ئەنجامدا ئۆتۆمبیلەکەی بەڕێز ئۆجەلان لە دەرگای فەرمیەوە نا، بەڵکو لە دەرگایەکی ترەوە دەچێتە نێو فڕۆکەخانە و ئێمەش کاتێک گەیشتین نە ئۆتۆمبیلی ئۆجەلان و نە ئۆجەلان خۆیمان بینی. بەڕێز باڵوێزی گشتی بەرەو بەشی ئاسایش چوو، خۆی ناساند و گوتی من ئەو کەسم. پرسیاری ئۆجەلانی کرد و گوتی ئەو مرۆڤە کەسێکی وەهایە، سەرۆکی بزاوێکی ئازادی خوازە و کەسێکی خاوەن مافە. دەمانوێت بزانین چی لێ هاتوو بەرەو کوێ چوو. بەڕێوەبەری ئاسایشی فڕگەوتی من ئاگاداری هیچ نیم، فەرموون با قسە لەگەڵ وەزارەتی نێوخۆ بکەین. تەلەفۆن دەکەن بەڵام کەس نادۆزنەوە قسەی لەگەڵ بکەن لەو بارەیەوە. پاشان بەڕێوەبەری ئاسایش گوتی من ناتوانم یارمەتیتان بدەم. دواتریش بۆمان ئاشکرا بوو کە هەموو جانتاکانی ئێمەیان لە ئۆتۆمبیلەکەدا لەسەر ڕێگە فڕێداوە. پاش ئەوەی هیچمان دەست نەکەوت بە سواری تاکسی بەرەو ماڵی باڵوێزی گشتی گەڕاینەوە. Böyle kaldık. Taksi alıp Büyükelçinin evine döndük. چەند کەس و چێ بوون بەگشتی؟ 4 Kürt. 4 کورد و باڵوێزی گشتی و من بووین. کوردەکان ئیبراهیم، مەلسا، دیلان و کچێکی تریش لەگەڵمان بوو. Dilan ve bir kız daha. یەکەم جار کە دیلان بۆ مەتیڤی قسەی کرد و ڕووداوەکەی ڕاگەیاند ئەو کاتە ئێوە پێکەوە بوون؟ Eve gittik. Büyükelçinin evine gittik. کاتێک گەڕاینەوە ڕەوشەکە ترسناک بوو. بیرمان لەوە کردەوە لە ماڵی باڵوێزی گشتی نەمێنینەوە. چوینە شوێنێک لە نێو بینای باڵێزخانەدا لە نهۆمی 13هەمینی بینایەکەدا بوو. دابڕانێک بوو چونکە ژیانمان لە مەترسیدا بوو. نەمان دەتوانی دەرچینە دەرەوە، تەنها دەمانتوانی بە تەلەفۆن قسە بکەین. Sadece telefonda konuşabiliyorum. باشە ئێوە چۆن زانیتان و کەی بۆ یەکەم جار بیستان کە ئۆجەلانیان بەرەو تورکیا بردووە؟ Onu kaybolduktan sonra, arabası kaybolduktan sonra پاش ئەوەی ئۆجەلانیان لە ئێمە دابڕی، ئێمە نزیکەی 1 سەعات لە فڕۆکەخانە ماینەوە و پاشان بە تەکسی گەڕاینەوە. جانتاکانمان بار کرد و بەرەو نایرۆبی بۆ ماڵی باڵوێزی گشتی گەڕاینەوە. دنیا تاریک دادات، هێشتا تاریک و ڕوون بوو. کاتێک بینیم فڕۆکەیەک لە فرگەوە فڕی، تەماشام کرد فڕۆکەیەکی تایبەتە. من گوتم بەڕێز ئۆجەلان لەو فڕۆکەیەدایە، بە هیوان بەرەو ئەستەمبول نەچێت. هیوای من ئەوە بوو. بەڵام لە سبەینەی ڕۆژی دواتر کاتێک چوینە باڵوێزخانە و راپۆرتمان نووسی و بۆ ئەسینامان نەرد کە چی ڕوویداوە، پاش کەمێک لە میدیاکانەوە زانیمان ئۆجەلان کەوتۆتە دەستی تورکەکان. O uluslararası medyadan duyduk. Öcalan Türklerin eline düştü. بەڵام وەکو بزانن ئایا ئەو فڕۆکە تایبەتە هی چێ بوو؟ بەڕاستی تورکەکان لەوێ بوون یان کەسانی تر لەوێ بوون و چاوەڕوانی هاتنی ئۆجەلانیان دەکرد؟ بەپێی ئەو زانیاریانی ئێوە دەستان کەوتووە چی دەڵێن؟ Aldığım bilgilere göre
o uçak بەپێی ئەو زانیاریانەی دەستم کەوتون فڕۆکەکە هی فکری ساغلار بوو. فڕۆکەکە لە کامپالای پایتەختی ئۆغەندا چەند ڕۆژێک مابووەوە. چاوەڕوانی دەستور بوون لە چاوەڕوانی ئەوەدا بوون کە ئۆجەلان لە ماڵی باڵوێزی گشتی دەربکرێت و بێنبی گرن و بیبن. ئێمە بڕیارمان ئەوە بوو کە شتێک نەکەین لە دەرەوەی یاسا و نایشتوانین ئەوە بکەین، چونکە باڵوێزی گشتی و جێگرەکەی یاسایان خوێندووە. هەروەها منیش لە ئەکادیمیای سەربازی یاسام خوێندووە، هەر لەبەر ئەوەیش گوتمان ئەگەر شتێکی نایاسایی بکەین و ژیانی مرۆڤێک بکەوێتە مەترسیەوە یان ئەو کەسە بمرێت، ئەوە دوا ڕۆژ کە سوکاری ئۆجەلان دێنە ئەسینا و دەماندنە دادگا، چونکە هیچ شتێکیشمان بەدەستەوە نەبوو، هیچ بڕیار و فەرمانێکی نووسراو لەلایەن دەوڵەتەوە نەدرابوو بە ئێمە. گوتم کێشەی دەوڵەت و میلەتەکە لەلایەک لەم بابەتەدا، بەڵام ئێمە چۆن خۆمان ڕزگار بکەین، چۆن ڕوبەڕووی ماڵباتی خۆمان گەلەکەمان و گەلی کورد ببینەوە، چی بڵین، چونکە ئەو دەمە هەموو نکۆڵی لە کارەکانی خۆیان دەکەن. ئەوانەی کە فەرمانیان بە ئێمەدا، خۆ ئێمە هیچ شتێکی نووسراومان لا نییە. بەو شێوەیە هیچ شتێکمان لە دەرەوە یاسا نەکرد و نەپەسەندیشمان کرد. بە تایبەتی لەو چەند ڕۆژەی چاوەڕوانیماندا لە نایرۆبی، ئەو ڕۆژانی ئەوان لە ئۆغەندا چاوەڕێبوون، ڕۆژی دوایی هاتنە فڕۆکەخانە و بێ ئەوەی بێنە خوارەوە، هەر لە نێو فڕۆکەکەدا چاوەڕوان دەبن و کینایەکان و ئەمریکیەکان دیارە تەواو دڵنیانیم لەمە، بەڵام ڕوونە کە بەو جۆرە بووە. ئۆجەلان سەردەخەنە نێو ئەو فڕۆکەیەوە و ئەوانیش بەرەو تورکیا دەیبن. هەندێ بۆچوون و شرۆڤە هەن بە گوێرەی ئەوانە بێت لەو فڕۆکەیەدا هیچ تورکێک نەبووە، بەڵکو ئەمریکی تێدا بوون، بەڵام من لە ڕاستی ئەو بابەتە دڵنیانیم، بابەتێکە دەبێت لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. O araştırılması gereken bir konudur. بێگومان ئەو ڕووداوە کاری خراپی کردە سەر پەیوەندی نێوان کورد و یۆنانستان، هەرچەندە پاشان کەمێک ئەو پەیوەندیە باشتر بوو. ئایا ئێستا پەیوەندیەکە چۆنە؟ Bakın, etkilenmemesi imkansız idi. Çünkü تەماشا نەدەکرا کار لەو پەیوەندیە نەکات. گەلە کۆمەیەکی نێونەتەوەی هەبوو. لەو گەلە کۆمەکیەدا، لەو کۆمپلۆیەدا وڵاتانی گەورە خۆیان ڕانەگرت. رووسیا، ئیتالیا، ئەڵمانیا نەیانتوانی خۆڕاگرن. یۆنانستان خۆی ڕاگرت، بەڵام چەند توانی. بە هەر حاڵ لەو گەلە کۆمەکیەدا چەند کەسێک سەرۆکوەزیران یان کەسانی تر بەشدار بوون. لەگەڵ ئەمریکیەکاندا قسەیان کردووە، خۆیان پێڕانەگیراوە و پاشان کارەکەیان پەسەند کردووە. بە شێوەیە کە گوتویانە باشە بەرەو ئەوێ بەرەو نایرۆبی دەیبین، ئێوەش لەوێ دەیگرن و دەیبن، بەڵام ئێمە خاوەنی بڕیار نەبووین بە پێچەوانەوە. ئێمە باڵوێزی گشتی و من چەندین ڕۆژ بە قسەیانمان نەکرد و بەو شێوەیەش ڕوبەڕووی مەترسی بووینەوە، چونکە ناومانوا ڕۆیش کە مل نادەین بۆ بڕیاری ئەوان. پاش ئەوەیش باڵوێزی گشتی لە کارەکەیدا پێش نەکەوت و منیش ناچار بووم دەست لە کار بکێشمەوە. هەروەها گەلی یۆنانستانیش هیچ گوناهێکیان نییە لەو کارەدا بە پێچەوانەوە. پاشگرتنی ئۆجەلان بە سەدان هەزار لە خەڵکی یۆنانستان ڕژانە سەر شەقامەکان. ئەوان سەرکۆنەی حکوومەتیان کرد و سەدان هونەرمەند، شاعیر و کەسانی تری میلەتی ئێمە لە گۆڕەپانەکاندا بوون و گۆرانیان بۆ کورد و بۆ ئۆجەلان دەگوت. ئەوان لە دژی ئەو کاری حکوومەت بوون و ڕیسوایان کرد. ئەوە واتای ئەوەیە ڕەخنەگرتن لە یۆنانستان وەکو خەڵک و وەکو کۆی سیستەمی سیاسی ناڕەوایە. ناڕەوایەتیە بەرامبەر بە هەردوو گەلی کورد و یۆنان. هەروەها لە دژی دۆستایەتی کورد و یۆنانیشە، چونکە گوناحە، هی خەڵک نییە، بەڵکو هی یەک دوو کەسێکە. پاشان شتێکی تری خراپ ئەوە بوو زۆربەی نوێنەرایەتەکانی ئێمە لە ئەوروپا لەلایەن کوردەوە هێرشیان بۆ کرا و هەندێکیان بە تەواوی وێران کران. ئەوە لێرە بواری بۆ ئەو کەسانە ڕەخسان کە دەیانویست کۆتایی بە بابەتەکە بێن و دایبخەن. ئەو کەسانە دەیانگوت تەماشا چەندین ساڵە کۆمەک بە کورد دەکەین کەچی ئاوا بە شێوەیەکی خراپ هێرشی باڵۆزخانەکانمان دەکەن و منداڵانی ئێمە بەبارم تەدەگرن. ئەو دەمە من لەگەڵ هەریەکە لە بەڕێزان جەمیل بایک و عوسمان ئۆجەلاندا قسەم کرد و گوتم ئەوە کارێکی باش نییە. پێم گوتن ئەو هێرشانە بەردەوامی گەلە کۆمەکیەکەن، تکایە ڕایانگرن چونکە ڕەوشەکە خراپتر دەکات. ئەوان گوتیان ئێمەش هەمان بۆ چوونمان هەیە و هەوڵی ئەوە دەدەین ئەو هێرشانە تەواو بن. بەڕاستی ژوەها بوو. پاش چەند سەعاتێک هێرشەکان ڕاگیران. بەڵام لە نێو بزاوی ڕزگاری خوازی کوردیشدا هەندێ بۆ چوون هەبوون کە دەیانویست ئەو ڕەوشە ناجۆرە هەبێت. چیان بۆ کراکردیان و ئێستاش لەو کەسانە هەن و بەردەوامن لەو کارانە. için elinden geleni yaptı ve bazıları devam ediyorlar. دواتر ئێوە سەبارەت بە گەلە کۆمەچەی نێودەوڵەتی دژی ئۆجەلان کتێبێکتان نووسی و بڵاوتان کردەوە. Öcalan'ın بەڵێ کتێبێکم نووسی بە ناوی ڕادەستکردنی ئۆجەلان کاتی ڕاستی.
جگە لە ناوەڕۆک پەیامی تایبەتی لە نووسینی ئەو کتێبەدا چی بوو؟ پەیامی تایبەتی ئەوە بوو کە ئێمە هەر لە ڕۆژی یەکەمەوە کاتێک لەوێ بووین بە ئێمەیان گوت هیچ نووسینێک دەربارەی ئەم ڕووداوە نانووسرێت و نابێت بنووسرێت. فەرمانێکی وها هات. فەرمانەکە بە شێوەیەکی زارێکی هات. من لە کاتی خۆیدا گوتم تەماشا ئەو فەرمانە کارێکی باش و بیرۆکەیەکی باش نییە. گوتم پێویستە ئێمە شت بنووسین یان تێبینی و سەرقەڵم بنووسین. من و ئەوانی تر ئەو کارەمان کرد. لە ئەنجامدا کۆمەڵێشتی باشمان لەلا کۆبووەوە. دواتریش بەڕێز کۆستولاس باڵێزی گشتی راپۆرتی نووسی و نردی بۆ وەزارەتی دەرەوەی یۆنانستان. بەڕاستیش ئەو راپۆرتە ئێمەی پاراست. ئەگەر ئەوە نەبوو بە ئێمەیان دەکوشت. کێ ئێوەی دەکوشت؟ ئەوانەی ئۆجەلانیان ڕادەست کرد. ئەوانەی لە دەرەوە و لە ناوەوە بوون دەیانتوانی ئێمە بکوژن. منیش دوو هەوڵی خۆمدا لەگەڵ هەندێک کەس قسەم کرد و قسەکانیشم تۆمار کرد. هەموو ڕەوشەکەم باس کرد و گوتم هەر شتێک ڕوو بدات هەموو ئەوانە بڵاو دەکەمەوە و دەستوریشم داوە بە پارێزەرەکانم بۆ ئەو مەبەستە. کارەکانی خۆم لە مۆسکۆ و لە ئەوروپاش ڕێخست. بەو جۆرەمانەوە و ژیانی خۆمانم سۆگەر کرد. پاش گەڕانەوەم لە مانگیسەی ساڵی 2000دا دەستم لە کار کێشایەوە. ئەگەر لە نێوان ساڵانی 2000 تا 2004دا واتە کاتێک کۆستانتینیۆس سیمیتی سەرۆکی حکوومەت بوو، ئەگەر ئەو دەمە کتێبەکەم نووسیبایان بڵاوم کردبایەتەوە هیچ کاریگەری نەودەبوو چونکە لە ڕێگەی میدیاوە وایان دەکرد کە بخرێتە ژێرلێەوە و خەڵک نەیخوێنێتەوە. پاش گۆڕانی حکوومەت دەستم بە نووسینی کتێبەکە کرد و ساڵی 2007 کتێبەکە بڵاوکرایەوە. تیراژی کتێبەکە 14000 بوو. فرۆشرا و دەنگدانەوەی هەبوو. لە کتێبەکەدا زۆر شتەیە. مێژووی کورتەیە، مێژووی پەیوەندی نێوان کورد و یۆنان، ڕووداوەکەی ئۆجەلان، بابەتی جیۆپۆلیتیک و دۆستایەتی کورد و یۆنان و ڕاهەندەکانی. هەروەها باز لە داهاتوی ئەو پەیوەندیەش کراوە. پاش ئەوە و هەر بە دەستپێشخەری خۆم کتێبەکە کرایە تورکی. خسمە بەردەستی بزاوی ڕزگاری خوازی کورتابی بین و بیخوێنەوە. دوو جاریش بە واژۆی خۆم ناردم بۆ بەڕێز ئۆجەلان. داویانە پێیانە دڵنیانیم بەڵام وا هەز دەکەم کە بەڕێز ئۆجەلان کتێبەکەمی خوێند بێتەوە.